دوباره سڵاتان لەبێت ئازیزانمان لە تەورێکی دیکە لەگەڵتانین لەم تەوەرەدا باسە جۆرەکانی هەنارەکەی شێوازی چاندی چەند جۆر لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەڵەبجە گرنگی پێدەدرێت لەلایەن جوتیارانەوە گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە و هەروە بزانین چه هەنارێکیش زۆر گرنگی پێ ئەدرێت و خەڵک خواستی زیاترێ لەسەرە لەگەڵ خاوەن باخەوان کاک سەیفور ئەحمەد کە لەگەڵمان زۆر بەخێر کاک سەیفور سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت کاک سەیفور وەرزی باخی هەنار چۆنە لە ئێستادا باسێکی ئەومان بۆ بکەیت وڵی لەخوا بەزیاو بێم لەکانی گەرما چەندێکی بەرز بوو هەشکور بۆ خۆ باش بوو چونە زیاتر هەنار پێویستی بە ئاوە جەوێکی کەشی خۆشی هەبێت هەناری ساڵ باران لێیە؟ نەوەڵی خۆشتر لەوا بوو ئەم فیسیڤالە کاتێ بکرێ ڕێ باران لی دەیەتام و چێژێکی باشتریە بوو بەس لەبەر ئەوەی کە گەشتارێکی زۆر ڕۆکات و باران بارین ئەستەمیان بۆ دروستەکە بەسبووری ئەم کاتەمان هەڵبژارد و پێمەوە کاتەکەشی گونجاوە کاک سەیفور لەکێکەوە باخەوانیەکەی و لەکێکەوە ئاوا لەگەڵ هەنارە بینت هەیە و خەریکی خواردنی و چاندنی و ئێستا هەنارێکی ژەناو نەجوان وڵا هەنارەکە لەخوا بەزیاوە ناری باقی خۆمانە هەر خۆم چاندومە هەر خۆشم خزمەتی یەکەم و پەروەردەیەکەم ئینشاڵڵا چەند ساڵە خەریکی ئەم تقریبا 7 ساڵە خەریک بە عایلەی خەریکن یانەوە تا بەس خۆت خەریکی وڵی خۆشم خەریک بوو بە عایلەکەیشم هاوکارم لەگەڵما تا چەند ئەمە سوودی هەبوو بۆ ئێوانی هەم ئەوەی کە بەرهەمی ناوخۆی خۆمانە هەمی ژۆک و کارێک کە هەلێکی کار بێ بۆ ئەندامانی خێزانەکەت بۆ خۆتان کە زیاتر فەرەوی بێ بکەن وڵی لەخوا بەزیابی ئەگەر حکومەت یارێم هاوکاری ماوکە فەلاعیشێکی زۆر باشە چونکە تۆ توانی 12 مانگ تۆ بەرهەمت هەبێ هاوینە پایزەستانە عنی پێشتر زەرعاتەکەی دوای زەرعات هەنار پێگا دوای هەنار شتێکە پێگا ئەگەر هاوکاریمان بێت پێم وایە باش لە دوای نەوت بگەرە لە پێش نەوتیش بەرەمی کوشت و کاڵی ئەگەر حکومەت هاوکاری مام بکەوتە زای کارەباکەمان وەکەم کاتت پێم وایە کارەباکە تۆ زەحمەتەکەی گرانە بۆ جوتیاران باش باسێکی بەخێوکردن چاندەکەی چۆنچوانیە وڵی کاتی خۆی زوو 6 هەبوو ڕەشە هەبوو لا ڕەشە هەبوو ساڵەخانی هەبوو کەوە لە هەبوو ئێستا بە دەرەجەی 1 لە 170 تا 80 زیاتر ساڵەخانیە دوای ساڵەخانی ئەم تۆ ئەمریکیەمان هێنا شتێکی زۆر باشە بۆ خاکی هەڵەبجە زۆر بەپیتە باش ئەم ئەمریکیە تازێ پێشتر بەرهەم هاتووە یان هۆکار چی کار لەسەر ئەماکەن جیاواز لەو هەنارانەی ترکە هەمان بۆ پێش کۆمپانیایکی ئەمریکی بوو سەردانی هەموو جوتیارەکانی کرد ئەو بازێ قەڵەمی بۆ ناشتی لە دوو شوێن تاقیمان کرۆ زۆر باش بوو منیش یەکێکم لەو جوتیارانە کە لە جوتیارێکە وەرم گرتو و سودێکی باشیە بۆ هەمومان بگرە بازاڕیە بەرامەکەی باشە هەموو چێژێکی خۆشیە تقریبا وەکو ساڵەخانەکە دەرچی ئەگەر ئاوی زۆر کەواتەعنی لە ڕووی خزمەتکردنەوە خزمەتی زیاترەوە بەڵە خزمەتی زیاترە چونکە زیاتر پێویستی بە ئاوە بە بازارکردنەوە ئێوە چۆن بە بازاری ئەکەن و بە بازارکردن ئاسانکاریتان بۆ کراوە تێدا وڵی خۆ دەزانی کوردستان لە باخی زۆری لێ ئەگەر نەچێتە دەرەوە بە تایبەتی نەچێتە جنوبە بۆ ئێمە خراپ بەرێزا شکر بۆ خواڕاتە خواری عێراق و بازارێکی باشتر ئێمسا هەناری هەڵەبجە بچێتە دەرەوەی وڵاتیش یعنی تر ئەو سنوورانە تێپەڕێنێ بۆ پێی کە هەنارێکی هێندە خۆشی هەیە حیفە بۆ جوتیارەکە و هەمومان دووبوونە ئەکات لە ئەخیرشا ئەوە داهاتێکی لێ دەست نەکەوێت کە بتوانێت سوودی لێ ببینێ و زیاتر پەرە بەم کارەی بە وڵی ئێمە چاومان لە دەستی حکومەت لەبەر چی لەبەرۆ ڕێنمونیمان بکە گومرکەم کاتەوە هەنارەکانمان بچێتە خواری عێراق و بچێتە وڵاتان لەبەر 24 ساعت لە ناو باخین هەموو ژیانمان سەرف کردووە لە باخە بۆ ئەوی ئێمەش هەنارەکەمان بچێتە دەرەوە ئێستا شکر بۆ خوا دەستخۆشی لە بەڕێبەراتی کشتتوکاڵەکەین ڕێکخراوەکانەکەین 2-3 ساڵە بە تایبەتی پەریان پێیاوە ئینشەڵا بەتەمای لە ساڵی ئایندە ئەگەر کشتتوکاڵ و ڕێکخراوەکان لەگەڵ فەڵحەکە هەمانگی باشکەین وەتەمان بیکەنە نێو دەوڵەتی و هەموو وڵاتەکان شاو لە هەناری هەڵەبجە بکات باشە شێوازی بە بازارکردنی هەنارەکەی خۆت زیاتر بەچی شێوازی بە بازارێکی ئایا بۆ ئەلوەکانی ئەنەریان بۆ کەسانی ئەنەریکا خەریکی دروستکردنی ڕوو بە هەنارن یان بە شێوازێکی تر ساڵانە خۆمان زیاتر لە 700 کیلۆ ڕبەناری لەکەن شەربەتێکی زۆری خۆشتان بەکاربەرێکی باش بەڵە هەر خۆمان بەکارێنین بۆ ڕبانار بۆ شەربەت بۆ ترشیات وی بینە دەرەوە وەگەاندمانەی بۆ شوێنەکانی کە زۆرکەی هاوڵاتیاتوە لێرە ساڵی ئایندە کردوێتی ساڵی ئایندەکەی دواتر داوای کردووە و ئەمەشگەاندمان بۆ کرۆ لە خزمەتی کاک سەیفور تا چەندێک ئەو هەناری کە ئێوە بەرهەمیە هێنن بۆ مەبەستی جیاواز بەکاریار بەرمونە باست لە ڕوو بە هەنار کردین بۆ بە هەناریژێکێکە لە بەرهەمانی زۆر خۆشە هاوکاری کراوە کە ئێوە زیاتر ئەم بەرهەمانە بە شێوازی جیاواز بیان بە خەڵک بۆ پێی کە
دەوترێت کارگەی هەنار کراوەتەوە بۆی کە ڕوو هەنار دروست بکە ئەمە یارمەتی ئەوە یاوە یارمەتی ئەمە یاوە بەس پێم وایە زۆر ئەو دەستگانەی زۆر باش دروست نەکراوە لەبەرەوەی تێکڵەکەی لەگەڵا تێکۆڵەکە پێم وایە بەدەست بیکەی چێژی خۆشتر لەبەرەوە تاڵ و ترد نەبێ چکە زۆر کەسێ حەزەکات 2000 زیاتری بێەوە تام و لەزەتی جیاوازە بەڵێ خۆت وتان ئەوە ڕوو بە هەناری لە دروست ئەەکەن شەربەتی هەناریش زۆر خەڵک ئەیکات خۆتان شەربەتی هەنار دروستەکەن بەڵێ ئێستا زیاد بەڕادێکی گەورە میوان زیاتر لە 200 دەبن پێکرد حازم کرۆ بە میوانەکان و گەشتیارەکان لە خزمەت باشە چۆن هەنار ئەهێڵنەوە یعنی ئێستا خەمیەوەمانەکەم وەرزە تاو بێ چۆن هەنار بخۆینەوە دوایی یان شەربەتەکە یان ڕووبەکەی ئەمانە چۆن شەربەتەکەی زۆر ئاسانە لە گرێخیتە مجەمیدەوە بەڕادەوەی بەسێت بە 2 ساڵ ئاسانەکاری بەخێرە بە هەناریش هەتا کۆن بێ خۆشترە خەسترە بێ هەنارەکەیش ئەبێ لە ناو باخەکە بە تاسقەوە بیچنی بیکێتە ناو سەلەوە دوای سەلەکە بە ئیساعات هەڵیگری بیخێتە شوێنێکی شێ فێنکۆ پێخەم هیچی لێ نایەت بەس باران لێنێت بۆ بەوەرزەکانی تر پارەی زیاتر ئەکات هەتا مانگی 1 و 2 توانێت بە ئاسانی هەناڕڵکرێت بەس ئەگەر شوێنت هەبێت دروستکردنی ڕوو بە هەنار کە خۆتان دروستی ئەکەن بۆ ماشی کەرەوە خەڵک چۆن بتوان دروستکە هیوا هەیە لە تاڵ دەرەچێ یان تور دەرەچێت شازەکەی چۆنە بۆ ئەوەی وڵاندن بەدەست کەس نییە بەدەست ئاگرەکەی جارواگری خاوە بێ زیاتر بقوڵێ جارواگری سەریحە بێ دارەکە باش نایترە بێ بە دەستی تێقی هەتاوەکو خەسە بێتەوە ئاوە ڕوونە وردە وردەتە خەسە بێتەوە هەتا ئەو شێوازەی کە جارجار تامیەکەی بزانین تاڵ نەبوو زۆر بقوڵێ تاڵە بێت زۆر نابێت زۆر بقوڵێت نابێت تەڕیش بێت ئەبێ لە حاسێکا بێت کە تۆ شارەزایی و هەبێت لەو ڕەبەرار زۆر کەسێ خۆی ئیکا زەرە لە خۆی شیونەکەیشیە بۆ یا زۆرێک کوڵێنە خەسە بێت و تامیە گۆڕێ یا تەڕە ئەو چێژەی نییە کە خۆی حەزی لێت ئێمە هەمیشە خەمیەوەمانە کە بەرهەمەکان تەواو خۆماڵی بە هیچ شتێکی زیای تێکەڵ نەکرابێ زۆر جارەوترێ لە ملاولا کە ڕوو بە هەنارەکان شتیان تێکەڵەکرێ یعنی ئەوە سروشتەکە نیە ئەو تامەی پێ دوایە لێرە لە هەڵەجە تا چەند گرنگیە درێ بەرهەمە خۆماڵەکان وەکو خۆی بەتام و چێژی خۆ پێشکەش پرێ بۆ کەسانی کەیکردن و بەکارهێنن وڵای ڕێزمە بازێک کەسەیە چاوچنەوەکە ماقول نێت تۆ ڕبەنارە لە دەروی وڵاتان بێنی بە 200,000 بە نرخی هەناری هەڵەبجە باوەڕەکەی 1000ەکەوێ بۆ جوتیارەکە کە هەتای بەنایەوە فرۆشانە هەر کەسێت فەلاح بێت خۆی بیکات تاموچێژی خۆی چوە شارەزایی پێیا کردو تۆ شێ بکەی شارەزایی پێیا تۆ 6 ساڵ 7 ساڵ لە شتێکات شارەزاییکی باش پێیاکەیت و سوودێکی باش تامیشی فەرقی هەیە بەڵە ئەوەی کە شارەزای هەبێ و یەکەم جاری نەبێ خوارد بێتی فەرقەکەی جیاوازەکەی یەکسەر دیارەدا کە چاژ بەڕەوەچوونی ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندێک سوودی بۆ ئێوە هەیە هەوڵتان داوە لە زۆرترین فستیڤاڵە بەشداری بکەن وڵی سوودێکی ئەو توی نییە بەس ئەوەی حەزەکەی میوانێکی زۆر ڕۆکات ئەم گەشتیارێمەش بەرناگەوان ساقینەوە بزانێ خە خەڵکێکی ئەم لەوە هەناری هەڵەبجە سەر بەتام بەس زیاترەوە یعنی خۆ من حسابی بە مەحەلوە بە ئاسانی دەتەن هەنارە بە مفرۆش بە سعرێکی باشیش بەس ئەوەیە کە ئینە ئێرەوە و هەنارێکی جوان عەرزەکەین بەس لەبەر خاتی گەشتیان چەند ساڵە کاک سەیفور خۆتان بەشداری 7 ساڵە بەشداریەکەم لەم 7 ساڵە بەشداریەکەی جیاوازیەکە بینی ساڵ بە ساڵ لە فستیڤاڵەکە پێم وایە ساڵ بە ساڵ خۆشترە بەس سەرەتای جارەوە مادەر نەکردووە باشە کاک سەیفور شێوازی چاندنەکەی خاکی هەڵەبجە بە تایبەتی بۆ کام جۆری هەنار گونجاوترە بۆ ئەوەی جوتیاران تیا بچن و زیاتر باخی پێ بدەن وڵی ئێستا ناڵم بە دەرەجەی یەک ساڵەکانی وەمە بکی جارە کۆن ساڵەکانیە بوو 4 ساڵە من بیکاتووە تقریبا جێی ساڵەکانەکەی گرتووە خەریکە وردە لەبەر چی هەنارەکەی گەورەیە جوانە بازاڕی ساڵەخانەی ئەمریکەکە تەنها لە گەورەیەوەکە فەقییان لە ڕووی تامیشۆ نەوەڵا ئەو سوورە ئەم ڕەشە وەسان یەک تۆزیکە ئاو ڕەشە بۆ ساڵەخانێکیشە بۆ نێنان جیاوازێکی وکردە نیمە سامان بەزۆر پێهێنا بەجارە لێداوای لە بردنەکە منە لە خزمەتان نابووم چکە شێوازەکەی زۆرە هەم لە ڕووی ڕەنگی وە هەم لەڵی تامیوە کاک سەیفڕۆ بۆ زانین پارێزگای هەڵەبجە چەندین جوتیاری تایە و شوێنی جیاوازەوەن بۆ ئێرە هەماهەنگی نێوان جوتیاران و ساختکردنەوەی بەرهەمانە لەم شێوازە فستیڤاڵانە چی باخێکی هەیە بۆ ئێوە تا چەندێگەمە پارێزگای هەڵەبجە بە دەرەوە ئەناسێنێ و زیاتر گرنگی ئەدرێ بۆی کە ڕەنگە ئەم پارێزگایە زۆر خزمەت نەکرابێت لە هەندێک ڕۆ بەڵام ناساندنی و زیاتر گرنگیتان بەم لایەنە وەکو خزمەتێک بێ بەم پارێزگایە وڵی لەخوا بە زیابێ هەیە لە ژیانێ نهاتوەتە هەڵەبجەوە بۆ بۆ نێم هەنارەوەیە جا ئێمەش بووە کارێکەکەین هەموو فەلاحەکان وعدمانەوەشێکی باش گونجاو پێشکەشی گەشتیارانی بکەین لە بەرەوە زیاتر بێن هەڵەبجە بە بۆنەی هەنارەکەی شۆ و هەموو کەسێک سفادەیە و هەڵەبجێ ئەگەر ئاوڕێکی باشی لێبێتەوە باشترین شوێنە بۆ کشت و کاڵ باشترین شوێنە بۆ گەشتیار
باشە تۆ هەر خۆت بە تەنیا بەشداریان هاوڕە فەلاحەکانی تریش بەشدارن هەمووتان وڵی زۆری فەلاحەکانمان بەشدارن زۆر زۆر بەسەوەی ئەوە مەشغوڵە بین لە باخانە ئێمەمان کردووی چۆن ئامادەکاری کردووە نەزانین سەرەتای فستیڤالەکە چەنێ بەرهەمت حاضر کردەوە بۆی لە ماوەی سێ ڕۆژە یاساغی بکەیتەوە یان ئەو تا ئەو بەرهەمانە چین کە هێناوتە خۆت لەگەڵ خۆتا هەموو ساڵە هەنجیرمە بۆ ئەم ساڵ نەمێنا ئێستا هەرمێ مێناوە و وڵی حەزم نەکرد بێنم ئەنا تا ئەم دەقەیش هەنجیرم هەرمێکی جوانم هێناوە هەنارم هێناوە شەربەتم هێناوە بەنارم هێناوە بەدنیکی ژەی فرۆشی لە خزمەتە باشە تا چەندێک وەزارەتی کشت و کاڵ بەتایبەت لە هەڵەبجە هاوکاری ئێوەیە ئەوەی توانە هێبی هاوکاری کردین بە شتێ لە دەسەڵاتی ئەوانە بێ لە دەسەڵاتی وەزیرابێ پایمەگەینە وەزارەتی بەڕێوەبەراتی کشت و کاڵی هەڵەبجە و هێش پایەکەمە گەیندە سەری باش ئەو گرفتانە چێکە ئێوە هەتانە ینی بۆ نمونە هەندێک خزمەتگوزاری کە ڕەنگە بارودۆخی جوتیاران باشتر بکات زیاتر خزمەت بە ئێوە بکاوە ئێوەش بتوانن باشتر کار لەسەر ئەم بابەتانە بکەن یەکەم کارەبا لە سەدا 90 باخەکانی هەڵەبجە بە کارەبا هەموو بیرە کارەبا و کاریمان بکەرزا خۆم مەحاویلم ڕاکێشاوە 500 ملیۆنی تێچوو هەموو تێچۆکە عیدی خۆم بوو وەجگە ئەوەشی وحدەکەیشی گرانە ساڵانە بێ پارێکی زۆر بێ بە کارەبا دووەمیش ئەبێ هاوکاریمان بکە لە ساختکردنەوەی تو ئەموو مەسروفەکەی ئەوە معەزیەتە کێشی ئەو کاتێ بەرەمەکە و پێگا ئەگەر هاوکاریمانەکە حکومەت نەیباتە دەرەوە و نەیباتە عێراق و نەیباتە وڵاتەکانی کە لە ناوخوا سەرف نابێت چونکە هەنارێکی زۆریە بە تایبەتی هەڵەبجە سەیفۆر هەناری هەڵەبجە یاخود بە هەنار بەگشتی بڵێم ئەگەر باران لینەیەات هیچ نەخۆشیێکی توش ئەبێت باران لیدا باران لیندا نەخۆشی توش نابێت باران لیدا چێژی زیاترە بەهۆی ئەوە حەزی لە کەشێکی فێنک و ئاودار بەس ئەگەر بیدایەتایەکی باش و بایە لە مانگی حەوت وەشتا زۆر ئەو بێبارانە تەسیری دێنان ئەیمەوەی کردو زۆرێک لە فەلاحەکان چاوەڕێی باران بن و هەنارەکان لێ نەکەنەوە بەڵێ ئێستا منۆکو خۆم ئەمە یەکەم جارمە بۆم فیستیڤاڵە لە یەکەم و دوای ئەمە بەتەمان بیخەمە بازاڕ ئەینێرن بۆ پارێزگاکانی هێتری هەرێمی بەڵێ بەڵێ زیاتر بۆ کەلارێنێری بۆ سلێمانی ئەی بۆ پارێزەکانی عێراق هیچ وڵی ئەوە دەساودە سەڕات دەمەگێ لە سلێمانی و کەلار و دوای ئەوانە دێن بەوە باشە خۆت لەگەڵ هەنارا بینە چۆنە زۆری خۆیت 24 ساعة لنا هنارك ترجيان شيرين جاو شتك ما هي هذا ميخوش وشيرين تخشي هنارك تجيب تشوف مينا هنار والله نزله باشا شو أتوانيت لە ڕووکاری دەرەوە هەناری مێخۆش و ترش و شیرین جاابکەینەوە قسەی تێکڵەکەی کە مەزانم گەیوە یان نەگەیوە زانم ساڵەکانەیە ئەمریکی زانم کەوەلەیە شێوازەکەی بەپێی بەڵە ئەزان ناوەکەی گەیوە نەگەیوە ڕەش بووە ڕەش نەبووە ساڵەکانیە کەوەلەیە لاڕەشەیە مێخۆشە شیرینەیە حەوەش نەخۆنەوەڵایدا هەنار نەوەکە بەخوا من نازانم شتی باش کرد خۆت ئەگەر تەنکە بوو تەنک بوو گوڵگوڵ بووە نارەکەی گەیشتەوە کردی باشە گەلێکی بێت لە دەرەوە کاتە هەنارەکە هەنارێکی جوان بکرێت و هەنارێکی تاوا پێگەشت و بکڕێت چۆن بیناسێتەوە فەلاحەکە بکە وەکیل بڵە لە وەکیلی منە نارێکی باشم لێ نازانێت یەکەم جار وێ نار بکڕی لێ نازانێت بەگو شتێکەکەی لێ هاتووە کردی بە حەوەزە لە ماڵە فڕێی ڕاستەکەی باشە وەکو فستیڤالەکە ئەوان چۆن هاوکاریان کردنیان زانیت چەندی سەرپەرشیاری هەیە و دەوترێت تا ڕادێکی زۆر ئەو کەسانی کە چاودێری و سەرپەرشیاری فستیڤالەکەکەن خۆبەخشانەم کاراکەن بۆ سوودگەیاندن بە جوتیاران ئێوە هیچ گلەیەکتان هەیە یان پێشنیارێکتان هەیە بۆ باشترکردنی ئەم فستیڤالە و گرنگیتان پێی لە ساڵانی تریشدا ئەوەی توانیانە کردووارە دەستیان خۆش و دەستخۆشیان لێ یعنی ئەکرێ کاری باشتریش بکرێ ئەگەر ئەکرێ بەپێی توانە تا حدێک ئەمنیەتی شکر زۆر زۆر باشە چەند ساڵەکە هیچ کەسێ لەم قەرەباڵخیا و ئەو ئینسیحامە و لە هەموو شارەکانە ڕووەکات ئێرە لەخوا بەزیابێ هەتا ئیزە هیچ کەشێک ڕووی نەیە ئەی لە بواری کلتوریە تا چەندێک گەڕایتەوە ئەمە وای کردووە جلی کوردی زین و بێتەوە گرنگی بە بابەتە کولتەواری و کوردیەکان بدرێ ینی بۆ نمونە بێزگە لەو هەنارێکە بینیمان چەندین بەرهەمی خۆماڵی تریشی لێ ئەم ناوچوە بەڵێ ئەوەی هەرکەس بە شێوازێ بەشداری کردووە ئێمە فەلاحین بە هەنار بەشداریمان کردووە بەشتی دەستی بەشداری بەشتی خواردنێ بە کولتورێ بە ئەوان هەر کێو شارەزایی هەبێ و حەزە بەرەبوومێ بکە عەرزی کردووە لە فستیڤاڵ باشە ئێوە لە کۆتایی فستیڤاڵەکەدا هیچ پێشنیارێک هەیە ئەتوانن بگەێنە بەرخەرانی فستیڤاڵەکە یان پێشتر گەیاندووتانە پێیان ساڵانە من خۆم کاکسا دەستخۆشی لێ دوسەجار پێش فستیڤاڵە دانیشتمان کردووە بە تایبەتی ماتە فستیڤاڵی هێنارە و ناوی فستیڤاڵەنە شوێنێکی باشمان بۆ دانە پێم وایە ئەم ساڵ لە چاو پارە باشتر بووە شوێنەکەمان تۆزە گونجاوترە چونکە پێم وایە لە چاودەری مەنەسەکە دایانەوە چۆ گەشتێران زیاتر بۆ لە چاودەری مەنەسەکەی باشە وەکەوەی کە ئێران هەڵبژاردۆ شاری یاری هەڵەبجە لە ڕووی شوێنەکەەوە پێتان چۆنە ینی ئەمە گرنگی و باخی هەیە بۆ ئێوە بۆی سنتەری شار بێ و زۆر کەس بتوان دەستیان پێی بگاو بێن بۆ ئێران
ئێرە عنی هەڵەبجە بەس ئەمەی هەیە تا حدێک خۆزگا دەشوێنی ئەوەیە بووە لە دەرەوە جا لە بەرەوەی گەشتیارەکان عزیێتیان نەکێشن و ئەو قەرەباڵکەوەی سیحامەی ناو بازاڕە بێت لەمە شوێنتر باشتری تیانە بێناگەر باشتر دەبێ محاولەکەی ببێنە باشتر کە سەردانی باخەکانتانەکە بڵێ حەزەکەین بەرهەمەکان لە ببینین بەڵە زۆر کەس هەیە داوای ڕقم تەلەفۆن و پەیجەکە لە حەزەکەم دوای فیستیڤالەکە بێم لە ناو باخەکەمە خۆم بە دڵی خۆم هەنارەکە کاتە پێجشتان هەیە ئێوە بەڵێ بەردەوامی ئەگەر خی گەورە تەمەن باقیکا بە تەمەن زۆربەی پێیم ئۆنلاین لەن یاخان سود لە سوۆشیال میدیا ژۆر بگرن بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان و پیشاندانی بەتابەتمان لە زیاتر لە بەرهەمی پیشان هەیە هەر لە هەنارە یاخود لە ئاوی هین ڕوو بە هەنارە یاخود شەربەت باسی هەنجیری کەنەی هەنا وەزا شاردێتێ بچین بۆ ماڵێ ئیشەڵا لە خزمەتانە ئیشەڵا دوای چکە ترێک وەنجیرێکی جوانمانەیە و وردە وردە خەریکە پەرەی پێدەین بە موجودیارەکانەوە شەڵا مەحاولەکەی لە ماڵ و هەشتاگە ڕێکراوەکان و کوشکاڵ هاوکاریمان بکە فیستیڤاڵی ترێ هەنجیریش بکەینەوە پێم وایە هەنجیریش تقریبا لەگەڵ هەنارا دەرەچێت لە هەڵەبجە چوە کەشەکەی زۆر بەت باشە بوونی هەندێک کارگە بەرمونەکردنی بەڕوو بە هەنارەمە بۆ خۆی گرنگێکی هەیە بەڵام وەکوتە زۆر جار وەکو پێویست نیان تاڵ دەرەچێت پێ وایە لە داهاتوودا دەکرێت کارگەی زۆر گەورەتر و بەجیازی زۆر باشتر بکرێتەوە بۆی کە هاوکاری فەلاحەکان بکە ئەنی ئەگەر کەسێک بۆ ڕوو بە هەناری بێ زۆر بە ئاسانی و کاتەتوانێت ساغی بکاتەوە ئەیتی وردە وردە شکور علم پێشەکەوێ ئێستا ئەو جیازی دروست کردووە لەو چە ساڵەتر باشتر روزیگا و کێشەمان نەیەڵێ بەستا ئەم دەقە من زۆر جا بەدەستێکم لەبرۆ تەما حمتیان نییە تاڵ دەرەچێ و تر دەرەچێ و بەڵە بەس بەدەست دیگە ڕاستە هیلاکی زیاترە ئەی بە هەر کەسێک لێو لێ ناکە ئەی داواتان نەکردەوە بە پیشەسازیکردنەکە بەرەو پێشتر بڕات و هاوکاری زیاترتان بکەن وڵای هەنار خۆت زانی یەک ماڵ بیسیدە بۆ بیسی ئەڵزێ لەو مانگە ئەوەیە بێ ساقێکیت ڕاستە دوای ئەوە هەڵگرتنی تۆ زێن ئاڕەحەتە و حەزیەتە یا بەڕادی ئەوێ شوێنی ئەوێ بێت کەدگال لە ناباک بێڕنی بە ئیسراحەت نیێڵی ئەم دنکەی لە ناوێ بتەقێ بە حاڵیای بە عەرزام و نارگە باشە بە پێزمانی خۆ چ کاتێکی فستیڤالەکە قەرەباڵەخترە پێم وایە جوعان و شەمان لە بەرەوەی خەڵک تەلەبەی هەیە و دەوامی هەیە پێشەمان ساڵ بەشەی شایەوە فستیڤالەکەتان هەیە و بەرهەمانە ساختێنەوە تا میوان و گەشتیاری لەبێ لە خزمەتیانە دوێن کەسی لێ نەما دوکانەکان داخێنەوە و ئایندەی بێ زۆر باشە لە کۆتاییدا چیت هەیە بۆ جوتیاران بۆ گەشتیارانی ئێرەکە دەنێرە هەرکەسیە بەخێر بێستەر چاوانێمەش بەرومێکی خۆماڵی جوان مەقسەدە خزمەتی دەسلاتی میوانیشتان بێ مادەم زۆربەی هەڵەبجەکان ئەوە ینی بەخۆکەن چان دەگەر کەسێکی ناسی میوان بەڵێ ئێستا من حەزەکە میوانی هەولێرە مێ ماڵەکەی خۆین بۆ چۆڵەکە بەتاڕۆن دەستخۆش بێ لە کاتمان دەکەین کە هەندێک باسخواستی بابەتی جوتیاری و بابەتی هەنارمان کردی بێ لێرەوە سپاس دەکەین بۆ کاکسەی فور ئەحمەد کە جوتیار و باخەوانی هەنارە قسەکانە خۆش زۆر سپاس دەکەین